کەممان هەیە کاتی تایبەتمان بەسەر نەبردوێت لە بەردەم شاشەکاندا بۆ فیلم و دراماکان تایبەتتر دراما دۆبلاشکراوەکان کە لە ڕێگەی دۆبلاشکردنیانەوە یاخود بەهۆی دۆبلاشکردنیانەوە بۆ زمانی شیرینی دایک چێژێکی تەواومان توانیوە وەرگرین لە کللتوری نەتەوە جیاوازەکان. میوانەکەی ئەم شەوم لە ئێوارەی سلێمانی زۆر تایبەتە و دڵنیام هەمووان گوێبیستی دەنگی بوون بە کارکتەرە جیاوازەکانیەوە، بەڵام ڕەنگە ڕوبەڕوو کەمتر بینی بێتان دەرکەوتنی وەکو چاوپێکەوتن و پرۆگرامەکان کەمتر بوو بێت. بەڕێز خاتوڤیان ئەحمەد دۆبلەر لە لام میوانە لەم ئێوارەی سلێمانی زۆر خۆشحاڵم و هەم هاوکار هەم هاوڕێ و هەم ئەکتەرێکی زۆر زۆر تایبەت لە لامانی زۆر خۆشحاڵم. زۆر زۆر سپاس کاکە دیاریگیان، من خۆشحاڵترم کە زۆر دەمێک یەکترمان دەبینەوە لێرەوە یەکترمان بینیەوە. زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ جەنابتان. کاری دۆبلاژ و نواندنی دۆبلاژ تایبەتمەندی خۆی هەیە و زۆر قسە و باسیشی لەسەرە لە نێوان هەوڵ و تواناکانیەوە. ئەنجا ئەمێ هەر لە سەرتاو لەوە دەست پێ بکەم پرسیارەوە لێ بکەم ڤیان خان، بۆچی لە ناو کارە هونەریەکاندا کاری دۆبلێری هەڵبژارد؟ وەڵاهی خۆی دۆبلاژ ئیشێکی ئاسان نییە، قورسە، بەڵام من خۆم بە تەبیعەتی خۆم حەزم زۆر لە دەرکەوتن نییە، حەز ناکەم، ینی زیاتر حەزم لێیە کە چۆن هەر لە مناڵێەوە ئەوە فێرکراوین کە زۆر کەمترین دەرکەوتنمان هەبێت لەبەرەوەی کە لە کۆمەلگایەکەین بە ئێستاشەوە ئافرەت کەمترین دەرکەوتنی هەیە، یعنی هەیە بەڵام خۆمان لە ئەین کورتێکەکەی با بڵێن خۆمان لە ئاین لە دەرکەوتن. و من دۆبلاژ ها چۆنڵێن تێکەڵاوی خوێنم بووە، چکە لە 96ەوە من ئیشی دۆبلاژەکەم ڕاستە یەکەم ئیشم بە دەرکەوتن دەستی پێکرد، لەبەرەوەی کە مناڵ بووم یەکەم بەرنامەی مناڵان من خۆم تەقدیمم کردووە. لە دوای ئەوە کە بەشی دۆبلاژ لەو تەلەڤیزیۆنە کرایەوە یەکسەر دەستم کرد بە ئیشی دۆبلاژ کە هەرچەند مناڵیش بووم، بەڵام ئێستا جوان بیرما وەکو ئێستا نەبوو دۆبلاژ، یعنی زۆر شتەکان زۆر جیاواز بوون. کە پیانەوتم ئەو تەمسیلە بکە یەکسەرە چوومە ناو تەمسیلەکەەوە، یعنی بیرم لەوە ناکردەوە کە ئەمە یەکێک بەرامبەرمە، هیچ بیرم لەوە ناکردەوە، ڕێک تێکەڵاوی تەمسیلەکە هابووم. بەڵێ کارکردن لە ناو هونەری دۆبلاژەوەکو بەڕێز باس کرد تایبەتمەندی خۆی هێرجگە لەوەی کە تۆ بۆ تۆ ئەرشیفێکی هەیە لەگەڵ تەمەنتا و سەردەمی مناڵیت بیرەهێنێتەوە، بەڵام هەندێک جار دەژڵەن قورسترە وەک لە نواندن لەسەر ستەیجێک، قورسترە لەوەی کە ئەکتەر لەبەرەوەی ڕەنگە چەند ئامڕازێکی زۆر باش و تەواوی جەستەی لەبەردەستە بۆ نواندن بۆ گەیاندنی هەستێک بە جەستەی بە ڕوخساری بە ڕوانینەکانی، بەڵام لە دۆبلاشکردندا تەنها دەنگت هەیە تۆ و هەروەها دەبێت دەنگت وێنای کەساتی کە بکەی. بۆ هەموو ئەمانە ئەمێ ڕای تۆ بزانم تا چەند تۆ هاوڕای لەگەڵ ئەوەی کە دۆبلاژ قورسترە لە نواندنەکانی دیکە؟ بەتەئکید ئەبێ دۆبلاژ قورستر بێت لە نواندنەکانی تر، چونکە تۆ شخصیتێکت ئەیرێتێ ئەسڵن لە شخصیەتی تۆوە، یعنی هیچ ناگونجێت، دوورە لێوەی. من وەک بەش بە حاڵی خۆم زۆرترین شخصیت کە ئێرا بێت بە من کەسێکی شەڕەنگێز. ئەوەی لە پرسیارەکانم بڵێم تۆ خۆ زۆر هێمن و لەسەر خۆی بۆچی ئەو کەساتیانە تەگرێتێ؟ یعنی ئیتر هیچ لەگەڵ منە ناگونجێ، بەڵام سەیریکە چۆن گونجانومە لەگەڵیا، چۆن وام لێ کردووە کە بگونجێ لەگەڵ ئەو کارکتەرەیە کە بەرامبەرمە. یعنی زۆر کادوام لێ هاتووە خۆم بە خۆمم وتۆتومە چۆن ئەبێت من، ینی ئەوە کەسێکی خراپ بم، مۆنە کەسێکی خراپ بم، بەڵام هەر ئێستا ئەڵێم خۆشترین کات ئەو کاتێکە ئەو دەورە ئەبینم کە زۆر شەڕانگێزە. زۆر شەڕانگێزە. پێت وایە ڤیان خان لەوەیە توانە دەنگیەکەیە وا دەکات ئەو کارکتەرە ئەوەنە جوان بەژەسە بێت کە بەرامبەرەکە هەست بەو شەڕەنگێزیە بکە، وەکو خۆ دەڵێی تۆ خودی خۆت کە سێرەکەیتەوە پێسێرە، یاخود نواندنی ئەو ئەکتەرە بیانیەش بە هەماشی ڕۆڵ دەگەڕێ، یان تەکنیکی دەنگە کە کاری تێدا دەکرێت. ئێمەمانان دەزانین لە دواترا میکس و ماسترینگێکی زۆر باشی پێویستە، ئەمانە کامیان کاریگەرترن بۆ ئەوەی ئەکتەر کە بتوانێت بە تەواوەتی بەرژەستی ئەو کارکتەرە بکات لە دۆبلاژدا؟ بەتەئکید ئەو کەسایەتی کە هەڵەبژێردرێت
ئێستا کە کاستین ئەکرێت بۆ کەسایەتیەکان مەسەن ئەڵێ ئەم شخصیەتە هەست ئەەکەین بۆ دیارە بێت یان هەست دەکەین بۆ ڤیانە بێت لە دوای ئەوەی کە تێست دەکرێت بۆ تێستی بەداخەوە ئێستا ئەوە نەماوە بەداخەوە ئەڵێم کە ئێستا ئەوە نەماوە چونکە ئەو سات 5-6 کەسیاندا ئەنا سەردەمی ئاڵتونیەکەمان بۆ 5-6 کەسیاندا ئەنا بزانین کێ بۆ ئەم شخصێتە ڕاستە کاستینێکی باش بۆکە ئەکرا ینی مەسەن دەوری میشێل باس ئەەکەم کە دەوری میشێل یانیا بە من ڕێزمێ بۆ کاکپشتیوان وتی ڤیان نەتوانی و دەورە ببینیت ئەو دەورە زانی چەند قورسە وتم تاقیەکەمەوە حەزم لێ تاقیکەمەوە یەکەم ئیش بوو کە بەتوڵە وەرگرم یەکەم ئیش بوو کە کەسایەتێکی ئەو نەشەڕەنگێز بێت کە بتوانم لەگەڵیا ئیتر بە تەواوەتی تێکەڵاوی شخصیەتەکە ببووم ئەم بردەوە بە ماڵەوە سعیمان تیا کرد لەکوێ وەستانی تایە لەکوێ هەناسەی تایە لەکوێ گریانی تایە لەکوێ هەموو ئیحساساتەکان وەرمانەگرت کە ئەچوینەوە تەواو یعنی حازرین بۆ دۆبلاج لەگەڵ ئەکتەرەکەیە دەوترا ڤیان خانەمێ ئەوە لە تۆ پرسم بینەر چۆن نەتوانێت دۆبلێرێکی باش و شارەزا جیاکاتەوە لە دۆبلێرێکی دیکە کاتێک کە تەواو سەری درامایەک دەکا و دیمەنەکان هەمووی لە بەرچاوێتی ئەکتەر بیانیە و دەنگ خۆماڵیە بینەر بەڕای تۆ چۆن ئەتوانێت ئەکتەر و دۆبلێری ڕاستەقینە جیا بکاتەوە بەڵێ ئەو ئیحساسەی کە لە ئەکتەری ڕاستەقینەی دۆبلاجا هەیە قەت لە ئەکتەرێکان نییە کە بەداخەوەڵم کە بەس بۆ تیجارەت و بەس بۆ کاتێکی حەزی لە دۆبلاجە حەز جیایە ڕاستە حەزل لە دۆبلاجە بەڵام ئایا تو ئەتوانین دۆبلاج بکەی جوانە زۆر جار ئێمەمانە تووشیەوە ئەزانم لەو هەستیا هاوڕاتم پێکەوە کە زۆر کات تووشیەوە دەبی هەندێک کەس کە ئەڵێت دەنگت ئەناسێتەوە ئەڵێت تۆ دۆبلاژت کرۆڵێ نامبێ لەگەڵ خۆ من زۆر حەزم لە دۆبلاجە ئاخر گیانەکەم شەر نییە سەڵتت خۆش بێ بتوانین یعنی کە سەڵتت خۆش بوو ڕاستە یەکێکە لە مەرجەکان بەڵام ئایا تۆ ئەحساست ئەتوانیت ئەحساست هەبێت ئەتوانیت لەگەڵ ئەو شخصێتە بگونجێ کە ئەدەنێ ئایا زۆر کات من لە کاتی دۆبلاجەکان بەڕاستی گریاوم بەڵێ بەڕاستی گریاوم لەو خۆشم تەکیدم ئەوت بەسەر هاتووە یعنی وا ئەوە نە ئەچیتە ناو دەورەکەتەوە ئەگریت بەدەست خۆت نیە ینی تر زۆر کات وەستانومە ئێکاکە زۆر جوانە قەینا بۆ ناتوانم لە قورگەوەیە تۆ گریانیش لە قورگەوە بێت یعنی زۆر ناتوانین حیوارەکەت بڵێ زۆر کات وەستانومە کاکە چوومەتە ناو دەورەکە بە تەواوەتی ناتوانم یان ئیتر وام لێ هاتووە کە بینیومە شخصیەتەکە ڕێک چوومەتە ناو شخصیەتەکەەوە ئیتر پێویست بە تەواو ئەو حاڵ و دۆخە هەیە کە دروست دەبێت بۆ نواندن هەڵسەنگاندنی ڤیان ئەحمەد بۆ بەرهەمێک کە دێتە بەردەستی چۆنە ڕوونتر دەمەوێت بڵێم کاتێک کە بەرهەمێک پێشکەش بە تۆ دەکرێت پێشۆی کە کۆنتراکتەکەی بێتە بەردەست چین ئەو خاڵانەی لە لای تۆ گرنگن لە ڕووی دابوونەریت و کۆمەڵایەتی لە ڕووی ئەو کەسایەتێ دەبێت هەر جا لە کۆتاییە دەڵم ئایا ئەکتەر و دۆبلێر لە لای ئێمە گەیشتونێتەوە ئاستە بتوانین ئەو بڕیارەمان هەبێت لەگەڵ کۆمپانیاکان گەیشتونێتە ئەو خاڵە بەداخەوە ئەبێ بڵێم نەخێر هیچ نەگەشتوینەتە ئەوە یعنی زۆر کات وام لێ هاتووە کە لە ئەو لەحزەی ئەچمە ئەوێ کاکە شخصیەتەکەم پیشان بە با بزانم چۆن یعنی بزانم لەگەڵ منە ئەگونجێ دەتۆ بڕۆ ئێستا نەبێ کاکە بۆسە کاکە با من حیوارێکی لەگەڵا بڵێم بزانم ئەتوانم خۆشتر نییە کە من دۆبلاژم کردو لە مناڵەوە خەریکی ئەو ئیشەم بتوانم لەگەڵ ئەو شخصێتە بڕۆم ئایا چیرۆکەکەی چییە؟ مەرجش نییە تۆ چیرۆکەکەت بەدڵ بێ مەرج نییە من چیرۆکەم زۆربەی چیرۆکەکان بە تایبەتی من ببوورە کە ئێڵم لێرەشەوە من دۆبلاژ بڵێن مسەسەلە تورکیەکان هیچ لەگەڵیانیم بەڵام من ئیشەکەم ئەوەیە کە من ئیشەکەم ئەوە بوو زۆرترین تەلەڤیزیۆنەکان ئیشی تورکیەکەن کە من کەواشی لێ هاوت ئەبێ من واز لە دۆبلاژ بێنم چۆن واز لە دۆبلاژ بێنم ینی چونکە بەداخۆ زۆر جار ینی ئەو لەلایەن کۆمەڵگەوە زۆر ئەوە دەبیستینەوە خەڵکی ناڕەزایەتی دەردەبڕێ بەرامبەر بە هەندێک لە ناوەڕۆک یاخو سیناریۆی دراماکان کە ئەمە کەم تا زۆر بەڕاستی دۆبلێر دەتوانین بڵێن زۆر بێ توانایە لەم دۆخەدا چونکە خودی دۆبلێر ئەوەندە ناتوانێت بەشدار بێت لە هەڵبژاردننی کارکتەرەکەشدا و تەنانەت خود کۆمپانیەکان بەڵام دەکرێت ئەوان بەرهەمیتر هەڵبژێرن هەر لەسەر ئەم باسە ڤیان ئەحمەد لەگەڵ کام لە بەرهەمینەتەوەکان ئاسوودەترە ئەگەر بە بژاردە
ئامادەی تۆ بێ وەکو خۆت ئاماژت بۆدا بەرهەمە تورکیەکان زۆرینەی کە گونجاونین بەڵام لەگەڵ زۆر بەرهەمی تر هەیە و بەشداریتان زۆر بۆ ئێوە هەمە پێم بڵێ لە بەرهەمی چەند نەتەوەت کردووە بە زمانی کوردی و لەگەڵ کامیان ئاسوودەتری واللهی من زۆریان یعنی بڵێن ئەگە بڵێن لە کوردستان زیاتر تورکی و فارسی ئەکرێت بڵێ جۆنەڵێت هەرچەنە بیانەکان ئەوە زمانەکانی تریش ئەکرێ بەڵام زۆرترینیان فارسی و تورکیە من زۆر لەگەڵ فارسیام زۆر ئەگونجێ لەگەڵمانە ینی بەڕاستی دەوربینین لەگەڵ ئەوانە ینی کە ئەچیتە ناو کارکتەرەکەی ئەوانەوە زۆر جارڵێ حەقم پێ نەیە خۆزگە ئاوانم کردا ئاوا بم کردا هیچ حەقم نیا بۆ مۆمەسیلە ئەو مۆمەسیلە بەڕاستی تەمسیلەکە بەڕاستی تەمسیلەکە ینی من زۆر کا دەڵم خۆزگە هەمووی فارسی بووە بەڵێ وەکو فارسی جگە لەوەش وەکو تەکنیکی دۆبلاژکردن کامیان لەگەڵ ئاسوودەتری جەنابتمان بیستووە بە بەرهەمی هەندی و کۆری و زۆر بابەتی تەنانەت پێما بێت لە بەرهەمی ڕووسی شەهر دەنگی بەڕێزیشتمان بیستووە کامیان نزیکترن لە شێوازی وتنیانە وەکو تەکنیک بۆ لیپسینگ مەبەسمە زیاتر کۆری زۆر باشە کۆرەکان چەند جیاوازن بەڵام لەگەڵ لیپسینی کوردی خۆوانە زۆر خۆشە زۆر کات ینی هەستەکەی ڕێک ئەو کەلیمەیە بە کوردی وتراوە لیپسینی ئەوە زۆر خۆشە لەگەڵ وەکو ئەکتەرێک چین ئەو شتانی کە ڕێگر بن یاخود لە بەردەمی ئەکتەری دۆبلاژە ئێمە بە بەگداخۆ لە کۆمەڵگەی ئێمە لە زۆرینەی زۆری بابەتەکان لای زۆرینەی توێژەکان دەبینین ئاستەنگ هەیە بۆ کارکردنیان بابەتی هونەر و بابەتی ئافرەت بوون و ئەمانە هەمووی کێشن کو دۆبلاژ چین ئەو شتانی کە بۆ دۆبلێرێک و ئافرەتێک ببێتە ئاستەنگ و بەربەست وەڵاهی خۆی یەکەم شت خێزانە ینی تۆ کە مناڵە هەبوو کە ئەو شتانە ینی ئەبێ بەڕێگەر بڵێ چونەڵێیت ینی تۆ ئەوەنەی بەلاتەوە مناڵەکە گرنگترە بێت ئیشەکەت بەلاوە گرنگ نابێ بەڵام کە ئەبێت بە ئیشێک کە مەعیشەتی تۆی لەسەر بێت یعنی ترتاو تۆ هەر ئەو ئیشە بەکارێنی مەجبوری ئەڵێ لە خۆت ببووریت بڵێ قەیناکە با من ئەمە ئەوەش بکەم بەڵام بەداخەوە لێرە بیر لەو شتانە نەکراوەتەوە یعنی مەسەرەن نەکراوە بە شتێکی ئەساسی تۆ تەواوتر کە من دۆبلاژم کرد هیچ ئیشێکی تر ناکەم تەواویتر هەر دۆبلاژەکەم بەڵام ئایا ئەتوانێ بمجێنێت ناتوانێت داخەوە تاکو ئێستا تەنان لەلایەن زۆرێک لە کۆمپانیەکانیشەوە کارێک دۆبلاژکراوەکان وەکو کاری دوو هەم و سێهەم سێر دەکرێت زۆر جارەگەر کە بانگیش دەکرێن پێ دەڵێ ئەڵێ لەگەڵ ئیشەکەی تردا ئیسفادەیەکی لێ ئەەکەی وەک یعنی خودی خۆی پێش دەکەوێت ئەڵە شتێکی وات نایەمە تۆ بتوانی سوودی لێ ببینی دەبەوێت سەبارەت بە بابەتێک قسە بکەم لەسەر بابەتی دۆبلاژکردن و ئەو بەرهەمانە ڕای تۆ لەگەڵ ئەزمموی چەند ساڵی زۆری کارکردنت لە دۆبلاژکردنتە بەرهەمێکی بیانی دۆبلاژکراوی زمانی دایک لەگەڵ درامایەکی خۆماڵی خۆمان دەکرێت هەردووکیان وەکو یەک خزمەت بە بیر و ڕای کۆمەڵایەتی بکەن لە ناو کۆمەڵگەدا بە شوێکی بژاردە یاخود بابەتە دۆبلاژکراوەکان هەر کە بوترا دۆبلاژەمە تەواو بازرگانیە و هیچی کەی لە پاڵ نییە ڕای تۆ چییە لەسەر ئەو نێوە وەڵاهی خۆی دراما کوردیەکان بە تەئکیدەوە ئەگەر هەبێت و ئیشی جدی لەسەر بکرێ بە تەئکید یەکەمینە بەڵام ئەگەر ئیشەکان کە هەڵ ئەبژێڕێت ئەو ئیشانێک کە هەڵ ئەبژێڕێت بۆ دۆبلاژ ئایا تا چەند لەگەڵ کۆمەڵگای ئێمە ئەگونجێ ئەوەش هەستەکەم ینی بتوانرێت ئەوەش خزمەت بە کۆمەڵگا بگەێنێت ڕاستە کام لە بەرهەمەکانی خۆت کە ئەوەندەی لە یادت بێت کارتێکە هەستە کردووە کە توانیوەتی خزمەتێکی باشیش بکات و بیر و ڕاو بۆ چوونی جوان بڵاو بکاتەوە لە نێو کۆمەڵگەدا لە خۆت زۆر بەدڵ حەزت لێ بووە یان هەر گەرتەنات تەنیا ناوی کارکتەرەکەشن بێ بەڵێ وەڵاهی مسەسەلە عەرەبیەکانیشمان بیر چوو کە من مسەسەلە عەرەبیشم دۆبلاژ کردووە ڕەباب زۆر معجێبی بووم ینی ئاسیا کەمال شخصێتێکە کە زۆر عێراقیەکی زۆر بەناوبانگ و زۆر وەسیلێکی زۆر باشە بە سپاسەوە کە کات پشتیوان ئەوەی بۆ پێشنیار کردم یەکێکە لەو شخصیەتانەی کە تا ئەمێنم وەکو میشێل هەر لە ناو ناخمە ئەمێنێتەوە خۆت کاریگەریت لەسەر بەجێدێڵە هەندێک لە ئەکتەرەکان کە نواندنیان دەبێت ئەکتەرانی بواری سینەما و شوانەوەگەری و هەموو ئەوانە کە زۆرجا بەرکەوتن کە بووە لەگەڵیان دەڵێت
لەو ماوەیەدا کە کارکتەرێکی هەیە اقتیباسی تەواوی ڕۆڵەکەی کردو ئەڵێ ئەو ماوەیە ژیانم گۆڕاوە تۆش هیچ کات شتیوات لەگەڵ ڕوویداوە کە لە درامایە کابی بارودۆخت گۆڕاوێ لەگەڵ بەڵای ئەگۆڕێت بەڵام ئیتر بەڵێ بە پێی ئەو شخصیەتی کە ئەیرێتێت ئیتر ئەگونجێت مناڵەکان هیچ کێشیان نەبووی جارنەوەی بڵێ دایکە تووڕەمە بنێمە داوەڵ چی ئەڵێ خەریکی تەمسیلەکەی دایەت خوا تووڕەمە بنێوان تەمسیلەکەی هیچ ئەو بارودۆخانە دروستە بێت لەگەڵ تا کە ئەگەر جاری وایە تووڕەش ببی لە دەربڕینی هەستەکانە لە ژیانی ئاسایی ڕۆژانەتە هەستت پێ نەکەن یان ئەو کەسە دۆخی دراماکەی بیرکەوێتەوە بڵێ لێ دڵنیانە بێ بەڕاستی تووڕێی بەڕاستی دڵخۆشی بەڵای وات لێ ئەو موقیفە بەڵام تر ها زوو بە خۆتاییتەوە کاکە ماڵەوە دەولاز نییە کاتی دەولاز نییە بزڵەبێتەوە تێکەڵاوی هێنا بێتە هاتر تاو بەدڵنیایەوە کۆمەڵە هەستی زۆر خۆشی تێدا و کارە لەگەڵەوەی هێز و توانایکی تایبەتی دەوێت زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە دانیشتم ژیان خان چێژێکی تایبەتی هەیە گوێگرتن لە دەنگتان هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم شتێک ماوێ من نەمپرسی بێ مەبەستت بوو بێ لەم چاپێکەوتنە باسیکەی کە کۆتایی پرۆگرامەکە کاتەکەی دەدەم بەڕێستا قوربانم کاکە دیاریگیان زۆر خۆشحاڵ بووم کە بینیمیتەوە خۆی وامان لێ هاتووە یەکتری نابینی بۆ شکارەوە دەستی تۆ خۆش بێ و دەستی ئەو ستافە بەڕێزەش خۆش بێ و هیچ شتێکم نەماوە ئەگەر ئێوە هیچ شتێکتان نەماوێت زۆر سپاسی تۆەکەم ئەمە هیوایی لەر ساغی تەندروستی ماوە بەڕێزت هەیە زۆر خۆشحاڵ بووم بەڕێزویان ئەحمەد دۆبلێر میوانی ئەم پرۆگرامم بوو قسە باسمان لەسەر بابەتی فیلمە دۆبلاژکراوەکان بوو بۆ سەر زمانی کوردی و هەروە لە ئەزمموی کارکردنی خاتوڤیان هیوایی ئەوە دەخوازم کە پرۆگرامی ئەم جاری واری سلێمانی بەدڵیەوە عزیز و خۆشەویست بێ و سوپاسی تەواوی ستاف تیمی پرۆگرامەکە دەکەم لەگەڵ خانمی پرۆدوسەری پرۆگرام کەنارخان ڕێز و سڵاو خۆشەویستی ئێمە قبوڵکەن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم سپاس.